لەگەڵ کوردستان و ئەوە کاک کەمال. والله الحمدلله باشم سلامت بی. زۆر کاک کەمال من یەک پرسیارم هەبوو کەسەش چاودێرم ئێتیمان بە کەیسی کەرکووک دەدەم. بله دەتوانم پرسیارەکە لێ بکەمەوە یعنی وەختی ئەتو دەڵێ ئەم بەسەر بەرزانە دەمانەوێت بگەڕێنەوە بۆ کەرکووک بەس دەمێ بزانم ینی مەبەست چییە لەو سەر بەرزانە ینی سەر بەرزانە بە خۆزانی لە ڕووی دیبلۆماسی و سیاسیان دەبی بە سەرکەوتنەکی زۆر گەورەوە بچینەوە وەنیا؟ بله یعنییان دەبی بە هێرشی سەربازی هێزەکەی دەربکەی یعنی مەبەست چییە لەو سەر بەرزانە ئەم نامێ مەسەلەکە بتەڕەخنە بوونەوە بۆ کەرکووک دوو ڕێمان لە پێشە یان مەرکەز حکومەی ئیتیحادی بەڵێ بەپێی دەستوری عێراق ئەو ناوچەیە ناوچەیەکی کوردستانیە کێشە لەسەرە خۆمان حازرەکەن بۆ مادەی 140 ببێ کەرکووک ئاسایی بکرێتەوە سەرژمێری بکرێ ڕفراندۆم بکرێ ئیستیفتا و جەیش لە ناو شارەکە لاچێت دەربچێت حەشدی شەعبی بڕوا و سەرخۆی هەڵبگرێت بۆ دەروی سنووری شارەکە بە برای خۆم بڵێم پۆلیسی ئیتیحادی لەوێ نەبێتن شارەکە ڕادستی پۆلیسی محەلی بکرێت لە دەستگا ئەمنی محەلەکان لە ڕووی پاراستنی و مەدەنی لە ناو شار بێتن هەر شتێک هیچ بکرێت تەطبیقی کەرکووک بکرێت کەرکووک ئاسایی بکرێتەوە بۆ ئەوەی خۆ حازرکەن بۆ ڕفراندۆمێک بۆ کەرکووک ئەمە ڕێی قانونی و ئاسایی ئەگەر کردیان باشە ئەگەر نیان کرد ئەوجا ڕێگایەکی تر لە پێشمانە بەس نابێ واز لە کەرکووک نەدێنین نا لێشی خەمسار دەبین ئێمە وەکو هەندێک لایەن سەری شۆڕ کردووە چۆتە بەر ئەپارڕێتەوە لەم مەکسەبێکی بچووک وەرەگرێ لەوی تر و سەری شۆڕ کردووە تێکی هەڵدان هیچ پێ ناکرێتن بەو شکڵە ناچینەوە ئێمە بەس کاک کەمال ئەوە نیە وەکو ڕۆژنامە نووسێکیش یعنی ئەو پرسیارە لێ دەکەم ئاساییەوە نیە یعنی ئێوە لە 2003ەوە پێتان نەکرایەوە وعدوا بوو لە 2007 ئاخر شت کە کورد ئەو دەمی ئەو هەموو هێز و توانایی هەبوو حکوومەتی عێراق ئەو پەڕی لاواز بوو کورد کارتی زۆر بە قووەتی هەبوو هیچتان پێ نەکرا پێت وایە تازە پێتان دەکرێت بەو ئوسلوبەی مادەی 140 ئەزانم بەس ئێمە لە برای خۆت و لە جوابەکە بگرە پرسیارت کرد وەڵام دەدەم بەڵێ ئینسان لە ژیانی ئەبێ هەوڵ بدە نەبیتە جاش وەک هەندێک کاک کەمال ئەو وشانە کاک کەمال توخوایە قەوس ئاخر بڵاو بکەمەوە ئەو وشانە دوای نەڵێ دوای ئەوە بۆوەت کرد بەڵێ دوو پرسیارەکەی من قساک سەرچاوی من جێ لێ ڕادەگرم بەس ئەوەندێ دوای گلەی نەکەی بڵێ لۆ بڵاوت کردەوە من بڵاوی کردەوە بەڵێ مەمنون بەڵێ فەرموو بەڵێ ئەوە ئینسان حەولەدا حەقێکی ئێمەیە داگیر کراوە کەرکووک احتلال کراوە ئێستا پڕی سەربازە کە مخالفی دەستوری عێراق مادەی نوێیە بەڵێ و پڕی حەشدی شەعبیە لە هەموو شوێنێکەوە بۆی هاتووە بە ئارەزوی خۆیان تەعەدا لە خەڵکەکەن هەموو شتێکەکەن و تعریبی کەرکووکەکەن ئێستش ڕۆژانە شارەکە تعریب بکرێت لە هەموو شوێنێکی عێراقەوە خەڵکێکی دەهێنێتن دایانە مەزرێنن پارێزگارێکی نایاسایی نادەستوری سپێنرا و دانراوە بەداخەوە لایەنێکی ناوەیەکێتی نیشتیمانی کوردستان کە ئیتیفاقی ڕسمیان هەیە بێت بتەوێت ئیتفاقەکەش بۆ جەناب تەنێرم کە ئیمزا مەمنون دەبم باشە کردووە تا هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی داهات و ڕاکان هەم محافظ بێ هەم نایب محافظ بێ یعنی ئەم حقیقەتانە پێویستە هەموو کەسێک بیزانێ من بۆ باسێکم ئەگەر تاوانێک لە شارەکەت بکرێت لە پارچەی کوردستان لایەنێک بیکە هەر لایەنێک بێ بیشاریتەوە ئەوەش تاوانە تو شەریکی تاوانەکەی بەڵێ ڕاستە
بەس کاکەوە مەسەن یەک دوو جار ئەمە لە میدیا دیتمان یەکێتی هەوڵیدا پارێزگار بگۆڕێ نوێنەرانی ئێوە نەدەچوونە ناو کۆبوونەوەکان لە بۆ گۆڕین یعنی ئەم دەمێ ڕوونکردنەوە بزانین ئەمە لە دوو ڕاین لە پشت سپاس دەکەم حقیقەتەکەت بۆ ئەنێرم یەکەم بەڵێ یەکێتی لە میدیا قسەیەکەکە لە ژێرەوە قسەیەکی ترێت بەڵێ لەلایەکەوە دژی پارێزگار قساکان لەلایەکەوە خۆیان ئەو پارێزگارە ئیمزایان بۆی کردووە دوکومنتەکەمان لایە بە عەرەبیە خاڵی یەکەم بۆ جەناب تێنێرم ئەمە یەک دوو ئەو پارێزگارەی کە ئێمە پێڵێن سەپێنرا و هەر نەمان هێش بێتە هەولێریش دەجا زیاتر بۆ من جوابی نارد خەڵکی نارد بێنە ئێرە بهێنە لامان ڕاکان جبووری بێتە هەولێرێ ڕبوارتان نەداوە بۆ وتمان وەکو عەرەبێک دەیت وەرە بەڵام وەکو پارێزگار ئێمە ئیستیقبالت ناکەین تۆ پارێزگار نیت ڕەحمەتی دکتۆر نەجمەدین پارێزگارە ئەو وەختە مابوو تۆ بە زۆر دانراوێ ئێمە ئەترافت پێ ناکەین ئەویش نەهات هەر بۆ معلوماتت ئەوان ڕۆژانە تەعاملی لەگەڵەکەن ئەیبان بۆ لای سەر و کۆمار کە بەرهەم ساڵح چەند جار بردیانە حتا هەوڵیاندا تەسبیتیکەن وەکو پارێزگارێک بمێنێ نەک بە وەکالەت دەبێتە پارێزگارێکی ڕسمی بەڵام هەوڵی ئێمەش لە بەغداوە هەنێک کەس گۆمان لێ ئەگرێتن نەمان هێشتووە ئێستا بە یەک ئیشارەتی پێ بڵێن دەجادێتە ئێرە بەس ئێمە چونکە ئەترافمان پێ نەکرد ئێستاژ ئەترافی پێ ناکەینەوەی کە ئەوترێ ئەنجومەن بۆ لای نەدا ئەنجومەن ئەو وەختە کەرکووک داگیر کرابوو جەیشی تیا بوو حەشتی شەعبی تیا بوو ئێمە ئەمانەویست ئاسایی بکرێتەوە بەڵام ئەو لایەنەی ناویەکێتی سەری شۆڕ کرد و لە بنەوە ئێتفاقی ڕسمی نووسراویان لەگەڵیان هەبوو لەبانەوە ئەیانەویست ئێمەش وەک خۆیان چووک و ڕسوا بکەن لەبەرەوە ئێمە نەچوینەوە کەرکووک بەس یەکێتی بێتن ینی بە نسبەت یەکێتی ئێمە خەلاص چونکە وەختێک بێلایەن بوو پارێزگاری کەرکووک هەردوو لامان لەسەری متتەفق بووین دوایی بووە مەکتەب سیاسی یەکێتی کاک دکتۆر نەجمەدینی خوا لێ خۆش بوو ئەوە هی یەکێتی بوو خۆیان ئەوەیان کرد لە خیانەت 16 ئۆکتۆبەر ئەو کەسێکی نیشتمان پەرۆر بوو قبوڵی نەکرد لەگەڵیان بمێنێتن ئێستا جارێکی تربیری دەست یەکێتی ئێستا ڕۆژانە کەرکووک تعریبەکەن بە ئیمزای کاکە ڕەشسەدێ ئەندامێکی سەرکردایەتی ئەوانە ئەو ناوە عەرەبانەی کە لە حەویجە لە مەندەلی لە شوێنی تر دێن بە 1000 و 2000 ڕۆژانە بۆ کەرکووک لای ئێمە ناوەکانشیان هەیە ئەو بە ئیمزای خۆی تەسهیلاتیان بۆکەن لەگەڵ مەحافز من ڕاستە لە ئیعلام شتێکەڵێن بەڵام ڕاست ناکەن ینی حەقیقەت نییە بەڵێ بەس کاک کەمال یەک پرسیار ئێوە دەڵێن ئەمە ناچینەوە کەچی لە ئینتخابات هەمووتان چوونەوە و ڕکلامتان کرد یەکەم هەموومان نەچوین پارتی چۆ فەرقی چییە پارتی چۆوە ڕکلامی کرد انتخاباتی کرد وەنیا تو سەریکە ئێستا کاندیدمان هەیە لەوێنە ئێمە ئێستا ئیشەکەین بەڕنامەمانە ڕاکان نابێ لەوێ بمێنێ ئەبێ پارێزگارێکی کوردی نیشتیمان پەروەر بە شەرتێک نەڕاکان جبووری بێ نە کەسێکی یەکێتی نیشتیمانی بێتن پارتی دیموکراتی کوردستان مافی خۆیەتی ئەو کەسە دیاری بکاتن کەسێکی نیشتیمان پەروەری کورد بێ بۆ کەرکووک بۆ پارێزگاری کەرکووک چونکە یەکێتی لە ناو یەکێتی من ناڵم گشتێکی یەکێتیش خەڵکی پاکی تایە شۆڕگەری تایە قوربانی داوە ئەوە لەجێ خۆی بەس دەست ڕۆیشتوەکانی ناو یەکێتی خیانەتیان لە کوردستان و کەرکووک و قەزەی کورد کرد زیاتر لە نیوەی کوردستان ئەوان بوونە سەبەب ڕادستی حەشد و پازدار و پۆلیسی اتحادی عێراق بکرێن دووس جینۆساید کرا ئەمانە ئەبێ خەڵک لە بیری بێ ناوێ لە بیری بچێتەوە من خۆم یەکێک لەوانە بوومە وەختە لە ڕۆژاوای کەرکووک بووین
هەشت لیوای پێشمەرگەم لەلا بوو 6 یەکێتی بوو بۆ ئاگاداری جەنابەت بەڵێ دوانی پارتی بوو لە خیانەت 16 ئۆکتۆبەر بە ئەوامری قیادەی ئەوان هەر 6 لیواکە ڕۆیشتەوە جەپەکەیان تێکدا ئەچوویتە ناو شار ئەبووە شەڕی پارتیوەکێتی لەو منطقە فراوانە شەڕتە کرد منطقەیەکی لە باتێەوە بۆکانی دوومەڵان بۆ ناوشوان و بەرفراوانە تو ئەشکای تو شەڕەکەیت بۆ ئەوەی سەرکەوێت نەکشتی بۆ ناو پردێ و دووبست شەڕەکەی خەڵکی مەدەنی زۆرە کوژرا بۆ جینۆسایت بۆیە منطقەیەکمان هەڵبژار کە توانیمان پشتیوان گەلەکەمان و بە پێشمەرگ قارەمانەکان سەرکەوتن بەدەست بێنن هەر بۆ معلومات یەک پێشمەرگە یەکێتی لەگەڵمان نەبوو لەو شەڕە ئەی کەسیان شەید نەبوون لە شەڕ و شت نازانم وەختی خۆی کۆمەڵێک ناو وێنە ئەوە بوو هەندێک لە بیدایەت هەندێک لە پێشمەرگەکانی کە ئاگایان لێ نەبوو کە ئاگادار نەکرابوونەوە لیوا مشتەرەکەکان بوو ژمارەیەک شەید بوو ڕاستە بەڵام ئەوان ئەمریاندا بوو قیادەی بەڵێ کاک کەمال سپاس دەکەمەوەی بەس پرسیارشکە بکە کاک کەمال پرسیارشکە ینی ئەسا تو هۆردوو لاتان وا پیشان دەدەن کە زۆر لە خەمی کەرکووکدان بەس لە ئەزمموی 2003 لە بۆ 2017 خەڵک ینی نەفرەت بارانتان دەکا خەڵگە سە تەلەڤزیۆنی نەیەک و دوو سێ نەجارەک و دوو ئەڵێ خۆزگەم بە حەشت نەک بە پارتی وێشێتی باشە بەڕاستی یعنی ئەوە تەفسیرتان چییە چ نموزە دوو حکوومەتان هەبوو دوو ئیدارەتان هەبوو خەڵک ئایوانیا ینی خەڵکی کوردە کورد لە ڕەحیماوە ئەڵێ خۆزگەم بە حەشت ئەوە خەڵک دەستە ناو سلێمانی ئەڵێ بەنزین لێ بە 450 لە هەولێر و سلێمانی بۆ وەندێ ینی چه ئەزمونونەکتان پیشاندایاتە بێن داوای مەسەن حقوقی کورد بکەن کە کوردە لێتان ناڕازیە نەک تورکمان و عەرەبەکان ینی باو ڕەخنانەتان لێ بژیرەوە بۆوانی فەرمووە مە خۆ زۆر تو وەڵا ئەوە کرد ئەمنیش ئەو پرسیارەی خەڵکە پێت دەڵێم بەڵێ هەر کەسێک بڵێ خۆزگەم بەوەی حەشت لەوەیە ئەوە خائینی ڕوڕەشی کورد و کوردستان بەڵێ چونکە ئەو کە لە ئێمڕۆ لە ناو کەرکووکە داگیر کراوە ئەو نەیارانەی کە ئەسڵەن خۆشی بە ناوی کوردیش نایەتن حەشت لە کەرکووکی داگیر کردووە کێ بووە ڕاستە ئەوە تاوانبارە ڕوڕەشە لە پێش تاریخ و لە پێش مێژوو لە پێش ئەو منتەهی لەوەی حەشت داگیرکەرە کاک کەمال ینی ئەمن پێویست ناکە کەرکووک کوردستانیە بەڵام باس سوالەکانی ترەکەیتن مەسەلەن باسی ئەوەکەیت بۆ وەزع خراپ بە وەزع یەکەم عێراق لێ بەرپرسە لەگەڵ عێراق تاخمی خیانەتکاری 16 ئۆکتۆبەری ناویەکێتی نیشتیمانی لێ بەرپرسە ئەو وەختەش لە 2003ەوە کە ئەو ئەزمونە لەوێ بوو ئەوان دەست باڵا بوون لە کردو ئەنگۆ هیچ دەورتان نەبوو کاک کەمال لەوێ هەبوو بەڵام ئیدارەکان لە دەسەوان بوو ئەکسەریەتی هەر بۆ معلوماتی جەنابەت ئێستا بۆ ئێماڵێن پارێزگار ئەم جارە نابێ یەکێتی بێ بۆ ئەوەی نیشانی گەلی کوردستان و خەڵکی کەرکووک و خەڵکی دنیا و پێکاتەکانی تری بدەین کە پارتی دیموکراتی کوردستان خزمەتی شاری کەرکووک و خەڵکی کەرکووکە کات بە ئامانەت بە پاکی بە دڵسۆزی بعد 4 ساڵ ئەو دەورەی هەبێ بزانین چۆنە بەس کاک کەمال توخەیەک پرسیار لێرە دروست دەبی ئەی باش ئەنگۆش ئەزمموی مووسڵ و منتیقەی مەخمور و ئەوانەتان هەیە ینی چ نموزەزەکی باشترتان نەیەچێتی پیشاندایە هەردوو لاتان یعنی لە مووسڵ چتان لۆ کورد کرد ئەسڵان کوردە هەندە دەربەدەر بوو وایان نا ئەنگۆش مووسڵ زۆرتان لەبەردەستیدا هەیە ینی چ ئەزمموونەکتان لە بۆ مادەی 140 لە ژێردەسەڵاتی خۆتان کرد یەکەم ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان لە خانەقین و مەندەلی و دووز و کەرکووک و مەخمۆر و تاشنگال لەسەر وەزعی تەبیعی خۆی نییە کورد پێی مسەیتر نییە ئەمە دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر زۆرینەی ئەو شوێنانە کەوتە دەست حەشدی تاوانکار حەشدی من هەم بە 14 ساڵ پێشتر لە دەست ئێوە و یەکێتی بوو کاک کەمال
14 ساڵ پێشتر بەڵێ 14 ساڵ پێشتر لە 2003 لە بۆ 17 لەبەردەستی ئێوە بووە لە 2014 لە 17 هەمووی لەبەردەستی ئێوە بوو ئەو منتیقانە ئەو وەختە فەرقی هەبوو تا حەدێکی زۆر فەرقی هەبوو لەگەڵ ئێستا ئەو وەختێک کە پارتی و یەکێتیە سەر ڕای گشتکەم و کورتیەکانیان بەڵام وەکو شارێکی کوردستانی ناوچەیەکی کوردستانی دیاربوون یعنی ناڵێم کە ئەوە منتەهین لە ڕووی تاریخەکەی کا کەمال یعنی بەڵێ ئەوەی ئاسایی بکرێتەوە جاران لێژنەیەکە بوو لێژنەی مادەی 140 میزانیای بۆ داهەندرا مادەیەکی دەستوریە سەر و کۆمار مەسئولە لەوەی کە حیمایی دەستور بکە ئیشی کرد تا مادەیەک تا ماوەیەک ئیشێکی باشی کرد بەڵام دوای خیانەتی 16 ئۆکتۆبەر و بە تایبەت لە 2018 بەدواوە لە دوای هەڵبژارنەکە ئەو سەر و کۆماری بەس کەمال گوێ بگرە براکەم ئەسڵان ئیحمالی مادەکە کرا ئەسڵان لە میزانیەش بۆ دانەندرا و بەو ئیتیجاها ڕۆی کە ئەسڵان ئیتر واز لە کەرکووک بهێندرێ بەڵام من دنیا دەکەم وازمان لێ نەهێناوە وەقەس لێ ناین بزان بەس کەمال تخوای قەوس مادەی دەستوری لە 2003 هەتا 2007 بڕیار بوو ئاخر شتەکان جێبەجێ بکرێ جگە لەوەی ئێوە و یەکێتی قمارتان کەس نەیکووە قمار لەسەر ناوچەیەکی داگیرکراو بکە بڵێ دەیدەمە ئستفتا دوای 4 ساڵی کاک مەسعود ئەم باشم لەبیرە من نامەوێت ینی بمستەڵی وەکو لەگەڵ تو قسە دەکەم هەڕەشەی کردوتی ئەگە 2007 جێبەجێ نەکرێ وا دەکەم دا ئەو هیچ شتان نەکرد دەبواە 2007 ئەوە بکرێ یعنی 2003 لە بۆ 2017 14 ساڵ بوو هیچتان نەکرد و ئێستاش ئەوەندەی شەڕی پۆستانە ناتان بینی شەڕی مادەی 140 بکەن ناتان بینی شەڕی دوو جارم پێ بڵێ لەسەر مادەی 140 بەڵێ سوالەکەی جواب بدرێتەوە فەرموو تاوانی خەڵکی تر مەخە سەر پارتی هەردووکتان لە بەغدا بوونە وەچیەک ئەوان سەر کۆمار ئەنگۆ جێگربەسی من پێتەڵێم وا قسە نەکە هەردوو لانیە و تاوانکارەکان خیانەتکارانی ناویەکێتی نیشتیمانیە ئەوان لێ مەسئولن و ڕەفراندۆمیش سەروەری گەلی کوردستانە و تاپۆیەکی کوردستانە و زۆریش پێشانە سەربەرز و شانازی پێواکەن ڕۆژشی دێ جێبەجێ ببێتن ئەگەر ئەو وەختە ڕفراندۆم نەکرا بووایە ئێستا و لەم زروفە و لە داهاتووش احتیمال و زۆر زەحمەت پێ بکرێ بەڵام ڕفراندۆمێکی پاکرا کەوتنی بەدەستێنا و لایەنێک لەگەڵ لایەنێکی ئەقلیمی تەعاونە کاتن موامەرەت لێکا توش لە محیتێکی هەر چوار دەورەت دراوە بەوانەی کە کەفیان بە ناوی گەلی کورد و مافی کورد نایە بەس کەمال ئێوە بەردەوام جێگیری سەرۆک وەزیران وەزیری دەرەوەتان هەبووە کۆمەڵێک بەرپرسی سەربازیتان هەبوو دایم و سەعات بیسی پەرلەمانتارتان هەبووە دەتوانی پێم بڵێ چتان لە بۆ ئەو ناوچانە کردی مەسەسا تو بەرپرسەکی پارتی دەبەردەستمان بۆیەوە پرسیارە لێکەین ئەگەنا من لەگەڵتدا مێچێتیش بە هەماشەوە لە تاالبانیەوە وەرەوە دوێ لە فواد مەحسوومەوە بگرێت لە بەرهەم ساڵحەوە هیچیان لە بۆ کەرکووک نەکردیە لە بۆ ئەو ناوچە داگیر کراوانە ینی کە خاچی کوردستانە ئەمە ناڵژێن مادەی 140 ئەوانە هیچ میلەتێک وەکو ئێوە نەهاتووە قمار لەسەر خاچی خۆی بکاتن ئەوەی ئێوە و یەکێتی کردان ئەوە لەو مێژوو لێ دەگەڕێن کە من نامەوێت لێرە ینی هیچ ئۆکو ڕۆژنامە سەکوێت پێ بەس نا مادەی 140 خراپتر بوو بە قوربان ڕفراندۆم من قسە لەسەر ڕفراندۆم ناکەم لەگەرە تو من قسە لەسەر کەرکووکە بۆیە نامەوێت پەرمۆسە ڕفراندۆ بەس کەس بووە لەسەر خاچی خۆی بداتە ئستفتا تۆ نەتەوەیەکت دیتیە بێ من لەگەڵتەما بوو نەکراوە ڕاستمی یعنی قەزمان ئەوە لەوەیە کاک کەمال بەس ئەبوو نەکرایە بەس مادام کردا ئەبوو جێبەجێ بکرێ ئەو بەڕێزانشی کە لەو دانیشتنە بوون و قەراریاندا و ئەو بابەتە بکرێت دڵنیا بوون لەوەی کە زۆرینەی خەڵکی ئەو ناوچانە بە دوور و بە مێشک و بەگیان لەگەڵ کوردستانن لەبەر ئەوە لەو ئەتمینانەوە
بەڵام ئەو بەس دەبا لە 2007ەوە کاک کەمال بڕیارەکەوا بوو 2007 وازە مانجی حەوت بوو کۆتایی پێبێ هەموو پرۆسەکان جێبەجێ بکرێ یعنی هەمووتان کەتینە بەس دوو پۆست و پارە نەماندید ڕۆژێک لەو بەغدایە وەڵای ئێمە پارەیە پۆستی بەغدامان لە لای وەک سۆتکە جگەرێک لە گەرمەی ڕفراندۆمیش ئێوە نەکشانەوە کاک کەمال ئەنگۆ بەردەوام حسەی ئەسەد لە بەغدا وەردەگرن آخر چۆن بە من دەڵێ سۆتەکە جغارەیە ئێستا شەرتان لەسە سەر و کۆمارە بەڵێ دەرمان لەسەر سەر و کۆمار نییە ئەوت بۆ باسەکەم لە پێش ڕفراندۆم لە دوای ڕفراندۆمەوە ئەو لە 2014ەوە یعنی لە 2014ەوە عێراق میزانی هەرێمی کوردستانی دیوە پێشەوەی نەوت بفرۆشی ئەنی هەندێک کەس هەیە ئێستا باسەکە نەڵێ نەوتمان نەفرۆشتای میزان نەبابە هێشتا نەوتن نەخست بۆ دەرەوە بفرۆشرێ ئەوان میزانەکەیان بڕی بوو پلانی ئەوان تو لەگەڵ ئەفکارێکی شۆڤینی تەعاملەکەی ئەوێ تو نەبیت تۆش لە محیتێکی هەر چوار دەورەت دراوە ئەبێتن بە شێوازێک هەم خۆت ڕاگری هەم باشتر کار بکەیتن هەوڵ بدەی خۆت دروستکەیتەوە لە ناو خۆتیش خەڵکێک هەیە تێکەڵە لایەنی تر من ناڵێمە پارتی قیادەی پارتی هەمووی من سەرجمن هەموو لەگەڵ ئەوان کوردستان ئەبێتن سەرکەوتن بەدەستمێنێت و خاکەکەشێ بێ بگەڕێتەوە بە کەرکووکی دڵی کوردستانەوە بەس کاک کەمال تخوای قەوس بەڵێ فەرموو بەڵێ ئێستا برادێکی یەکێتی سەر و کۆمارە لەوەتی هەیە سەر و کۆمار لە یەکێتی تاکویستە دەرکەوت ئەو مادە دەستوریانە کە زیاتر لە 55 مادەی دەستوری لە ناو دەستوری عێراق کە پەیوەندە بە مافی گەلی کوردستان و خاک کوردستان جێبەجێ نەکراوە نەکرد تەنها مادەی 145 مادە بۆیە دواییش جاران لە ناو لایەنە کوردستانیەکان کاندیدێک دەستنیشانە کرا حتا خوا لێ خۆشببوو مامجەلا لەبوو هەموو متفق بوون کە ئەو بێتن بەس دوای ئەو کە کاک فواد مەحسووم و دکتۆر بەرهەم هاتن ئەوش خرایە دەنگدان فواد مەحسووم زۆرینەی دەنگی لایەنە کوردیەکانی هێنا بۆ سەر و کۆمار درایە بەغدا پەرلەمانی عێراق بوو لە 2018 یەکێتی ئەو بابەتەی شکان لە بنەوە لەگەڵ لایەنەکانی شیعی سەر بە کۆماری ئیسلامی ئێران ئیتفاقیان کرد کە لە ناو لایەنە کوردیەکان نەدرێتە دەنگدان ڕاستەوخۆ بیدەنە پەرلەمانی عێراق و عەرەبەکان زۆرینەی دەنگیان پێدا هێناین ئێمە بۆ گوت لێ بێتن لە زۆر ئەڵێن ئەوەیە ئەڵێن گوت لێمە بەڵێ ژێمێتە بەڵێ پۆستی دەرۆ کۆمار ئیتفاقی استراتیجی بین پارتی یەکێتی هەیە این ئەوەیە این یەکێتی شتیوانیە ئیتفاقی استراتیجی نەبووە سەر و کۆمار بۆ یەکێتی بێ و سەرۆکی هەرێم بۆ پارتی بێ حەزەکەم ئەو بە ئەمانەتەوە بیزانێ ئەو ئیتفاقی استراتیجی کە کرا اتفاق کرا سەر و کۆماری عێراق و سەرۆکی هەرێمی کوردستان بۆ یەکێک لەو دوو بەڕێزە کامەیان ڕێک بکەون کامەی کوی پێ خۆش بوو دامدرێ خوا لێ خۆش بوو مامجەلال و ڕێزا کاک مەسعود ئەو کاک مەسعود هەرێمی کوردستانی هەڵبژار مامجەلالی سەرۆکی کۆماری عێراقی هەڵبژار نییە بڵێ ئەمە بۆ یەکێتی ئەمە بۆ پارتی ئەمە یەک دوو اتفاقەکە ئەوەی نووسراوە و هەیە ئەوە بوو کە هەردوو لا بە یەک لیست بەشداری هەڵبژاردننی بەغدا بکەن و بەشداری هەڵبژاردننی هەرێمی کوردستان بکەن و بابەتەکان لە بینی هەردوو لا وەکو یەک دابەش بکەن لە 2014 یەکێتی پاشگەز بووە ئەوان بە یەک لیستێک دابەزین و زۆر حەوڵماندا لەگەڵیان ئەمە اتفاقمانەیە وتیان ئێمە بە یەک لیست دابەزین و چەند دەنگی هەر لایەک چەند دەنگی هێنا بەقەدەر دەنگەکانی لە حکوومەتی هەرێمی کوردستان بەشدارە بێ ئەوەش ئەوان شکاندیان نەکێ هەر بۆ معلوماتن ئێستا کە باداگرین
با سەر و کۆمار بزان بە هەڵبژاردن هین کام لە بێتن بۆ ئەوەیە سەر و کۆمار ئەو مادە دەستوریانەی کە پەیوەندی هەیە بە گەلی کوردستانەوە ئەبێت بخاتە ئیشکردن نابێت هەر بیخەوێنێ و بیمرێنێ بەسکە کەمال تخۆیەک پرسیاری کۆتایی بەڵێ یعنی ئێوە لە هەولێر و سلێمانی ئەوە دیتمان دوێنێ خەڵک لە هەڵەبجە دەرێ ئەمن عەفوعامی سەدامەکەم کە دوو برامی چیمیان باران کردی خەڵکی گەرمیان هەروە ئێوە لە کوردستان لە هەولێر و سلێمانی نەک لە کەرکووک لەو 14 ساڵە باواز لەوەش بێنین لە هەولێر و سلێمانی وا خەڵک ئەڵێ خۆزگەم بە سەدامەکی فاشی کە ئەنفال و چیمیایی کوردی کردیە نەک یەک و دوو سێوە بڵێ گەیشتە ئاستاک یعنی هەموو خەڵک تەمەنا بە گەڕانەوەی ئەو ڕژێمە فاشیە دەکا ئەوەندە لێتان بێزار و بێ ئەوەیە هەموو ژن منداڵ ئەوە ئێوە ئەزمونتان لە هەولێر و سلێمانی فەشەلی هینایەتەوە چۆن دەتانەوێت ئەو ئەزمونە ببەنەوە کەرکوچێ بەنگۆ بۆ یەکێتی ئەلەو نوقتەیە چکو خاڵی هاو بەشن بەڵێ یعنی ئەنگۆ لە کەرکوچی 14 ساڵ هەر خەڵک ڕەخنەتان لێدەگری ببوورە با پرسیارەکەم تەواوکەم کە بەڵێ فەرموو ئەوەی خۆزگاکە بۆ کیمیاباران من تەهین لەوەی وەکو قسە بەڵێ ئەوە دەسە یەک و دوو سێ نییە کاک کەمال بە قوربانەوە دەبێ مراجعە بکەن بەڵێ جواب دەدەمەوە ڕاستێ ئەوە کەسێک ئیمڕۆ ئەو خواستە بکات کە ئیمڕۆ لە هەرێمی کوردستان ئازادی هەیە بە ئارەزوی خۆت لە ناو ئەمنیەتێکی باشی ڕاستە ئەوە بینیت پێش چەند ڕۆژێک بە ساڕۆخ لە ناو هەولێریاندا بە بەهانەی بێبنەما بۆ ئەوەی ئەم ئێستقرارە تێک بدەن چونکە حەسوودی پێهەبن خەڵکێکیش اینجا هەیە لە نەزانینەوە ئەکەوێتە ڕێگە بەڵام هەن دەستێکی مەخفی زۆر بەقەوت هەیە بۆ ئەوەی ئەو دیعایانە بکە کێ ئەوە تەمەنای ئەوە کاتن ئەنفال بکرێ و کیمیاباران بکرێت بەرامبەر حاڵەتێکی کە ئەژێت کە ڕەنگە هەندێک وەزعی اقتصادیت خراپ بوو بێتن ئەویش عێراق مەسئولە چونکە میزانەکەتی بڕیوە چونکە عەرقەڵەت بۆەکە چونکە سنوورەکانی دەورت کێشت بۆ ئەکەن بە ساڕوخ لێتەدەن بۆ ئەوەی تو نەمێنی ئەمە بەرهەمی هین کەسێک و دوو کەس نییە هی گشت گەلی کوردستانە اینجا خەڵکێک ئەجوولێننەوە بۆ ئەوەی عاتیفەی بجوولێنن بۆ ئەوەی کە دژی ئەم هەرێمە قسە بکەن و لە ناو خەڵکەکە ڕەشی بکەن حەتاک و حەشد و داگیرکەرەکان و پۆستە ڕەشەکانی جاران جارێکی تر بێنەوە سلێمانی و هەولێر و دووەک و گشت کوردستان بخەنە بن دەسیان دڵنیا بە ئەوە گشت گەلی کوردستان نییە ئەوە خەڵکێکە قسمێکی تحریک کراون قسمێکشی بە دڵسافی و بە نەزانی کەوتونەتە گەڵەوانە ئەبەس کەمالە تۆ جملانە دەرەی لە کاتێکدا مە جێمان لێبوو لە هەموو شوێنە کە عزت دووری لە هەولێر مردیە کە جێمان لێ دەبی دەیان بەعسی گەورە لە گەڕەکی وەزیرانە بەڵێ ئەم بە خۆم خینمەوە لە ماڵپەڕی بەعسیەکان بەڵێ پرسیارەکەی زۆر لە جوابەکەت بگرە وەختێک شەوترا سەدام لێرەیە کە دوایی لەکوێ لە ناو کونێک گرتیە ئەوانە دیحاەیە ئەوەی کە ساڕوخت لێدە لە پێش چاو دنیاڵێ منم لێتەدەم ئەم دیعایانەشت بۆ کاتن بۆ ئەوەی لە دڵی خەڵکەکە ئەوەت بکاتن عزت دووری هەموو ئەزانن لە دەوڵەتێکی عەرەبی لە دەرەوەی عێراقیش بوو نەک لە ناو عێراق بوو ئەو قسانە چیە کاکە تو ئینسانێکی مسەقەفی لە دەرەوەی دنیات بینیوە ڕۆژنامە بەس یەک و دوو نییە ینی لە هەموو کەمال من بەخۆم لە ماڵپەڕی بەعسیەکاندی خوێنمەوە ببوورە لە ماڵپەڕی بەعسیەکان خوێنمەوە عزت دووری بروسکەی لۆ مەسعود بارزانی لێ ناردبوو بە بۆنەی مردنی داچ بەخۆم خوێنمەوە ئاخر بووە لە پەیوەندی بەڵێ نانە بە ماڵپەڕی بەعسیەکان بوو من دڵنیام 100% کاک کەمال دوایین پرسیارە لێ بکەم با کاتت نەگرم زیاتر کە من سوپاس دەکەم ئەو گفتوگۆ ئەوەمان کرد من ژۆک و ڕۆژنامە نووسەگۆم کرد تخوا زۆر جار ئێمە باز دەکرێت دەستت ئەوە لە کوێ بریندار بووی دەست بریندار بوو لە چیاوە لات و لە کوێ دەست بریندار بوو لە کام شەڕ زۆر دەپرسێر و بەڵێ
من سێ زیاتایستە بریندار بووم هەر بۆ معلوماتت لە 26 دوانزە لە شارستێن بریندار بووم و لە دەسم لە نەغەدە بریندار بوو لە چ شەڕێک لە شەڕ بریندار نەبوو لە کە ئێمە ناوبژیمانە کرد ناوبژیمان لە بینی دیموکرات و شەڕی نەغەدا کە توش بوو یعنیان بۆ توش سەرپەرشتی کا کەمال توخایەک پرسیار ئەگەر بگرە زۆر بە ئەدەبیش قسە بکە ڕجا ئەو دەمبریتی کا کەمال جملەیەکی ئەوەم کرد بەڕێزت سەرپەرشتی هیچ شەڕێکت نەکردێ دژی دیموکرات من وەختەی ئێمە و دیموکرات ببێتە شەڕمان من لە عیلاج بووم لەو منطقەیە نەبووم بەڵام ئەو جارێک کە دەسم بریندار بوو من ئەندامێکی کۆمیتەی مرکزی حزبی دیموکراتی کوردستان کە دەوریان گرتە بوو منش پێشمەرگەم لەگەڵ بوو پازدار دەوری گرتە بوو کە شەهیدی بکەن نەمانێشت چۆن جاش حەبس بوو لە قەسر نایە بووینە لە حەبسی تورکیا بووینە لە حەبسی سووریا بووینە لە حەبسی ئێران بووینە هەمووشی لەسەر کوردایەتی ئەمە پێشمەرگ ببوورە کاک کەمال ئەگەر ئەو مرۆ دووبارە بکەیەوە تەلەفۆنە کات ئەو دقەی ئەوە کرد تۆ گوتت لە سێ شەڕ بریندار بوویمە دوای ئەو گلەیم لێ نەکەی تەلەفۆن هات دەنگەکەی بڕان تۆ گوتت لە سێ شەڕ بریندار بوومە ئەگەر لۆمان دووبارە بکەیەوە ئەگەر لات ئەرگ نەبی ئەگەر ناگلەی نەکەی بڕا دەنگەکەت بەڵێ شارستێن بەڵێ لە 1976 لەگەڵ سوپای عێراق باشە ئەوە یەک بەڵێ هەروە نەغەدە کە ئێمە بەڵێ جێم لێتە کاک کەمال ببوورە نەیەک بووین کە ناوبژیوانمانە کرد لەگەر ئەوەی دیموکرات و پارت جمهوری ئیسلامی ئێران ڕژێمی داگیرکەری ئێران بەڵێ بڵێ ئەو وەختە یعنی لە شەڕ لەگە دیموکرات بریندار نەبووی ئەوە دعایەکەن ئەسڵان کەریمی سەرڕاجەدین دەوری گیرا بوو کە گەیشتینە لای دایان گرتە بوو شەهیدی بکەن ئێمە قوتمان لەگەڵ بوو لێیان مانسن سیارەکەی خۆی بەتەنهاما من بە سیارەکەی خۆم سوارم کرد بردم گەیانمە نزیک مەهاباد لەوێ جەماعەتی دیموکراتە بوون وتی من ئەلێرە دابەزم هەوڵشی داوتی توشمە ڕۆوەرە لامان وتم نا ئێمە بۆ گفتوگۆەکەین بۆەوەی کۆتایی بەو شەڕە بێنین شەڕی ئازەری و کورد بوو لە نەغەدە ئەوە بوو لە گەڕانەوە لە محەممەدیار ئەو چەکدارەکانی ئەو وەختە پازدار نەبوو ملیشیا بوو هەر کەسێ چەکی پێبوو ئێمە دوان لەگەڵم شەهید بوون منیش بریندار بوو بەڵێ کاک کەمال دوایین پرسیاری کە کۆشتەی مێژویم بەخۆم دەرچی بەشی مێژوشم من دکۆمنتم خینتەوە لەسەر کارەساتی هەکاری کە بەداخەوە ئەو شەڕانە هەمووتان هەر یەکەتان بە بەشێک بەشدار بوونە لە هەموو حزبەکان وەنیا شوعی سۆسیالیست یەکێتی ئەنگۆ من ناڵێم لێرە بەس لە کارەساتی هەکاری ئەم دکۆمنتم دیتێت جەنابەت ئیمزات گول لە بارانکردنی ئەو بەرپرسانە یەکێتیت کردیە من هەر بەس بۆ تاریخ پێت دەڵێم هەز بە چ دەکەی ئێستاکە کە ئەو دەمی بەبێ دادگایی یعنی شتێکی خراپ بووە من دڵنیام ئێستا توش ڕەنگی بڵێ وڵای شەڕی ناوەخۆ خراپ بوو ئەوەش کە بەشێک بوو بەس لەو تاوانە گەورەی کە مەسەر 700 کەس کوژرا جەنابەت ئیمزات کرد لەسەر گول لە بارانکردنی ئەو چار پێش سەرکردەی حزب و یەکێتی قسەت چییە لۆ تاریخ من دەرچووی تاریخم بەڵێ یەکەم ئێمە لە بەدینان ئەو قۆتەی هات کە دوکۆمنتمان لەبەردەسە بە ئیمزای سەرکردەکانی من خۆم تاریخی ئەوم نووسیوەتەوە هێشتا بڵاوم نەکردوێتەوە ئیکەمە کتێبێک بۆیە وردەکارەکانی زۆر بەناو پێت ناڵێم قیادەی ئەو لایەنەی کە هاتبوون بۆ ئەو منطقە ئەڵێت بۆ ئیبادە بۆ پاکردنەوەی ناوچەی بادینان لە پاشماوەکانی قیادەی موقت و ئەوترێت ئێمە لە سۆران 50 کەسمان لێیان کوشتووە 50
بۆ ئێران ڕایان کردووە، قسمێکیان بۆ عێراق ڕۆیشتوونە، منطقەی سۆرانمان لێیان تەسویە کردووە. ئێستا ئێمە لەگەڵ عێراق ڕێک کەوتوونە کە قیادەی مۆقەت لە بادینان تەواو بکەین کە تەواویان لە حکمی ذاتی کە ئەو وەختە هاشم عەقراویەوان بوون لەو حکوم ذاتیە بەشدارە بین. ئەوە یەکێک. دوو، ئێمە نەچوینەتە سەریان بۆ ئەو منطقەی تەوازیدی ئەوان هەبوونا، ئەوان لە سەدان کیلۆمەتریان بڕیوە بە تەنسیق لەگەڵ حکوومەتی تورکی ئەو وەختە کە ڕێگەیان پێ بدەن بەناو تورکیەوە بێن لە ئێمە بدەن. من ئەم مختصرت بۆ باسەکەم بۆیە شەڕیش ببێ هیچ کەسێک کە ئامادە نییە منطقەکەی خۆی تەسلیمی لایەنێکی تر بکە کە هاتووە لە ناوت ببە و دوکۆمنتی شەبێتن و بەبێ محکەمەش کەس نەکوژراوە، 720 کەسیش نەکوژراوە. بۆ معلوماتت محکەمەش بۆ هەمویان دانراوە، حاکم هەبووە. بەس بۆ دیل شەید بکرێکە کەمال، یعنی ئەنگۆ لە شاخ بوون لە شاخ بوون و بەڵێ یەکی زۆر شەهید بوو لە هەردوو لە خەڵکێکی زۆر لە هەردوو لە شەهید بوو. ئەوان سەبەب بوون، ئەوان خەڵکیان هێنا هێرشیان کردە سەر تۆ لە تووشێ کوژرا لەوانیش کوژرا. من بەوەی ئەوان شەڵم شەهید چونکە کوڕی هەژار و فەقیر و هەژارە ئەم تەفاسیلانە ئەیبینیت لە کتابێکی باش. بەڵام کاکەمال ئەزانم من دڵنیام ینی دەبێ هەموو شت بگەڕێتەوە سیاقی سەردەمی خۆی، یعنی بەس ئەوە لە مێژوو دەنووسرێ بەس ئەم پرسیارەکەی من ئەوەیە، یعنی ئێوە لە شاخ بوون گوایە خەباتان زدی مەسەلەن سیستەمێکی دیکتاتۆری کردێ لە بۆ دیموکراتی، بەڵام بووە یەکێک خۆی دیل تەسلیم کە ئەنگ و گول لە بارانی بکەن و هەندێکگەڵێن بە RPG لێتان داون، یعنی ئەو چ نموزەزەچی حزبیە ڕاستی قسە بکەن پێشەوەی شەڕ ببێ پێشەوەی شەڕ ببێ دوای ئێمە زانیمان 1000 کەس دوو کەمال هەر 11 قیادەی کە لەگەڵیان هاتبوو نووساندووە بۆیانم ناردووە داوام لێ تومە ئەمە ئێوە هاتوونە بۆ گیان ئێمە. ئەگەر ئێمە لە بین بچین و تەواو بین ئێوە حەقی کورد وەرناگرن. ئەگەر ئێمە بزانین حەقی کورد بە تەواوبوونی ئێمە تەواوە بێ، ئێمە ئامادەین لەسەر شاخەکە ئاگر لە خۆمان بەردەین بۆی کوردستان ئازاد بێ. من دڵنیام ئێوەش تەواو بن، ئێمەش حەقی کورد وەرناگرین. ئێمە و ئێوە شەر یەک بکەین دژمنەکانمان پێمان کەیف خۆشە بن. ئەتو نامەد لۆ ناردبوون تخوا ببوورە دەنگەکەت چرا بۆیە ئەتو نامەد لۆ 11 قیادەی یەکێتی ناردیە بە تەواوی بۆت باسکەم بۆ 11 قیادەیش لەگەڵ شەڕەکە بوون. بە دەستی خۆم نووسیمە، شاهیدیش هەیە، هەر نسخەشی بەسێنە بە هەر یەک مەتن بوو نامەکان بۆ هەر قیادیەک بە 3 نسخەمان ناردووە، چونکە ئەو وەختە مۆبایل نەبوو، تەلەفۆن نەبوو، جیهاتمان بەبەری بیبن بۆ ئەوەی هەر کەسێک یەکی نەگەی دوانیەگا دوانی نەگەی یەکی هەرەگاتن. ئەوەشمان وتمان ئەگەر ئێمە شەڕیەک بکەین دژمن پێمان دڵخۆشە بێ کە سوکاری و کوردی دڵسۆز دڵبریندارە بێ. ئەگەر وەرن زەرەر بووە لە پێشە بە زەرەر لە نیوەش بگەڕێتەوە هەر قازاجە، وەرن ئێمە و ئێوە ڕووی تفەنکانمان لە سینگی دژمن بکەین، ڕێک بکەوین بۆ داهاتوو ئەو جا دۆستەکانمان نۆگەلی کوردستان خۆشحاڵە بن، دژمنەکان پێ بریندارە بن. جوابی نامەکە بە شێوەیە زۆر ناشرین هات. کەس جوابی دایەوە کەمال؟ کەس جوابی دایەوە؟ بەڵێ جوابیان دایەوە. ئیستا ئەو تەفاسیلیانە گشتی ئەبینی لەو کتابەی کە هیچ نوسخەت لەو نامەی مایە؟ هیچ نوسخەت لەو نامەیە مایە کە باسی دەکەی؟ بەڵێ باشە. کاک کەمال ئەمن وەکو ڕۆژنامە نووسێک لێرە قسەم نەکردنێ گۆ کە سوپاست دەکەم کە بەوە دڵەوە جوابی هەموو پرسیارەکانت داوە سوپاست دەکەم. مەمنون چاک ماسێکەم لە دڵسۆزیەوە کارەکەن، بەڵام باوەڕ بکە کە ئیبەر زۆر شت شێوێنراوە، زۆر شت ئێستاش چاواشەکاری ئەکرێ، ئێستاش لەگەڵ ئەو هەموو میدیایە هەیە، سۆشیال میدیا هەیە، تەلەڤیزیۆن هەیە،
ئەتوە هەر کەسێک دووسێ بەلای کەم تەلەفۆنێکی هەیە اینجاش محاولە کرێ اینجا ئەو وەختە لەنا ئەو شاخانە من خۆم حاضر بووم بۆیە دڵم بریندارە بۆ ئەوەی مناڵێکی کورد لە هەر لایەک بێ خاوەن هەر بیر و باوەڕێ بێ بریندار بێیان بخرێتە زندانێکی نەیارانەوە یان شتێکی بەسەر بێ بەس کاک کەمال وەڵای ئەو قسە دێنێتن یعنی ئێستا ئێوەش کاکە دەیان و سەدان کەستان تیرۆر کرد لە دوای حکومڕانێتی هەرێم لە هەموو کوردستان ئەوە هەموو ڕێکخراوە نێودەوە خۆ چۆن کاک کەمالی یەک کەس تخوایە قەوس ناوی یەک کەسم پێ بڵێ لەوانەی کە تیرۆر کرا ناوی ڕەوف کاملت پێ دەرێم ئەوە تو دەیناسی باشە لە نۆتوسێوە تیرۆر کرای کا بە کوژەکانی ئێخنانگۆ حاکمیە تو مەکتەب سیاسی پارتی ئەوە ئێستا کە هەموو دنیا ئیستا ئیدارەیەک هەیە من ڕەوف برادرم بوو بە قەدر هەردوو چاوم خۆشمەویست قسەی صادق بوو لەسەر حەق بوو ئەوە ئیدانەی کوشتنەکەشیم کرد منیش نازام کێ کوژی بەس 24 ساڵ ئەنگۆ حاکمی شارن یعنی چەند ساڵە 93ەوە تا ئێستاکە دەکاوە بۆ 30 ساڵ بەنمونە دەرم هە لەو ماوانە ئەو هەموو زیندانیانەی بادینان بەڵێ ئێمە کوشتمانە ئەگەر من قاتیلەکەشم بزانی بۆیە ڕەنگە ئینتقاممان لێ بسەند بۆیە بمانگرتە بماندایە دادگا بەس ئەنگۆ حاکمن لە دهۆک و هەولێرێ ماس بەنمونە یعنی ئەنگۆلۆ یەکێک فڕانسۆ حەریری تیرۆر کرد بە چەند ئەوەی گرتان باشە بۆی هەموو خەڵکەتان پێ ناگیرێ بۆی سەردەست ناگیرێ بۆی کاوە گەرمیانی لە ژێر دەسەڵاتی یەکێتی ناگیرێ بەنمونە بۆ یەکێک ئێستان بێم یەک شەق لە پارتێکی بدەم بە 2 سەعاتی دەمانگرن بەس بۆی ئەو خەڵکە ناگیرێ ینی هەست پێ ناکەی ئەزمون بەڵێ قسەی ئاوا مەکە ئەوە فوو مەکە ناو زۆر ناکەوەوان نیە بەو شێوەیە نییە خەڵک لێرە محکەمە هەیە دادگایە هەنێشت کەشفە بێ هەنێشت نەبووە لە مستەقبل کەشفە بێت بەڵام بڵێ پارتی خۆی ئەڕۆ خەڵک ترۆرەکە پارتی کەس ترۆر ناکاتن بیگرێ ئەتوانێ بیگرێ حەبسی بکە بیداتە دادگا دیفاع لە حەقی خۆی بکە بەڵام بەو شێوەیە نییە هەنێک شتەوە ترێ بەوانە ئەتوانی پێم بڵێ کا کەمال وەک مەکتەب سیاسێک چ خەڵکێکی سربەخۆ و ئازادی خواست تیرۆر کرابی پارتی بکوژەکەی دیتەوە من ئەتوانم 50 ناوت بۆ بژمێرم 50 ناوت بۆ بژمێرم لە بن دەسەڵاتی لە دهۆک و هەولێرە تیرۆر کرایە ناوی یەک بکوژمان پێ پیشان بدرێتن یعنی خەڵک تونێنەری پارتی مەکتەب سیاسی پارتی وەنیا آخر مەکتەب سیاسی هایشی خۆیە ینی خۆ ناچی تۆ بزانیت کێ گرتراوە کێ حەبسە ئەمە ئیشی مەکتەب سیاسی نییە هیچی وەزیری ناوخۆی دادگایە هیچی ئەسیزە ئەمنیەکانە لەوانە بێ ئەو شتانە بپرسی بە هەر حاڵکە کەمال بەرز ئەیڵێن ئێمە لەگەڵ هەموو دژی هەموو شتێکی نایاساین هەموو کارێکی نادیموکراتین وە ئەبینیتن یان دەوریان لێت داوە چی لە بەغدا چی لە دووەلی ئەقلیمی چی لە کاتی ڕێفراندۆم چۆن ئەوانەی کەفیان بە کورد و بە سەعادەتی کورد نایەت هەڵساند کی ئەوانەی لە زەمان سەدام کیمیابارانیان کردکەی ئەوەی ئیستا 13 مانگ بە ساروخ لە مەزرعەیەکی برادێکیاندا لە بەس کا کەمال پێشووتریش زۆر زار تورکیا ئەوە لە کوردستانیدا قەت ڕۆژێک لە ڕۆژان قسەتان نەکردووە لە خەڵکی مەدەنی درراوە بەڵێ پەرلەمان بووم ئەتوانیتن لە ئەرشیفی پەرلەمان لەسەر پەیجەکەیان دەرکەیت بە چ شکلێک کە تورکیا هات بۆ ناو کوردستان چۆن بەیانمان دژی دەرکرد ئەوە یەک کە جێشەکە هات چۆن کاک مەسعود چووە ئامێدی و ئێعلانی کردوی بەسەر جەنازەی ئێمە یاڕەتە بن ئەوە جارێک بوو وایە بە زۆر زاریتکە شاری کاریتان کردیە زۆر زاریتکەش خۆ بە مەدفع لە گوندەکانیدا لە چەکوان لە ڕۆژی یادی ئازادی شۆڕشی ئێران
من خۆم لەوێ بووم گشت شێرانیەکانی وتارەکە دەرکە گوێی لێ بگرە بزانێت چیمان وتووە ئەوانە هەمووی دیار نییە بەڵام یەکێک لەم لەو لا دیعایەکەکە ئەوانە دیارن باشە زەدەی سپاس کە کەمال بە هەموو حاڵەتێک منۆکو ڕۆژنامە نووسە قسەم کردە سپاس توش دەکەم کە هەموو پرسیارێکمان لێ کرد وەڵامت داوە سپاس بۆ وەڵامەکە سەرچە